بۆنەیەکی 16 ڕۆژە بۆ ڕێزگرتن لە 250 ساڵی سەربەخۆیی ئەمریکا لە گۆڕەپانی واشنگتنی پایتەخت دەستی پێکرد کە وەک نمایشگای گەورەی سەرانسەری ئەمریکا ناوی دەرکردووە و تا دەیمانجی حوتی ساڵ درێژەی دەبێت. بۆنەکە لەلایەن ناوەندی 250 ساڵ ئازادی ڕێکخرا کە لەلایەن سەرۆک ترامپەوە دامەزراوە. ئەم بۆنە ڕازاوەیە ئێواری چوارشەممە بە بەشداری خەڵکێکی زۆر و گوتار دەستی پێکرد. لە چەشنی ویلایەتە یەکگرتووەکان هەرگیز وێنەی نەبووە. پێکەوە گەورەتر، مەزنتر و بەهێزتر و زیاتر لە پێشوو زۆر تایبەتتری دەکەین کە نەدیترابێت. چەندین ئایالەت لە سەرانسەری وڵات دەبنە میوانداری پێشانگاکە. ناوەندی 250 ساڵ ئازادی بۆ ڕێکخستنی بۆنای پڕجەماوەر لەگەڵ وەزارەتی نێوخۆی چەندین ئاژانسی دیکەی ئەمریکا هاوەهەنگی دەکات. چەندین نمونەی چالاکی لە ڕێگەی چەرخ و فەلەک، نیشاندانی چێبەرچەی پاتاڵی خۆماڵی، فڕنی بۆمب هاوێژەکان، ئاگریاری، سوارکاری و نمونەیەکی بچووکی تاقی سەرکەوتن کە سەرۆک ترامپ پلانی بۆ داناوە لە گۆڕەپانی واشنگتۆن دەبنوبەرەوە دەچن. لە یەکەم شەوی بۆنەکەدا ئالێکسیس ویلکنز گۆرانی بێژی نەریتی سرودی نیشتمانی خوێند و کۆڕی هێزی دەریایی وڵات ئاهەنگەکان پێشکەش کرد و لیگرین وودیش گۆرانی خوا ئەمریکای بەپارێزی خوێند. پێش گوتاری سەرۆک چەندین گوتار موزیکی زۆریش پێشکەش کرا. دەنجی ئەمریکا دەگەڵ چەندین بەشداری بەڕەچەڵک و تەمەنی جیاواز قسەی کرد، ئەوانەی کە لە ئایالەتەکانی دیکە ڕاهات بوون. سامۆرتی و ئەبوو شێخ مەسووسا خەڵکی مۆمبای هیندستان لە ماوە 5 ساڵی ڕابردوو لە ئەمریکا ژیاون. زۆرێک لە شتەکان منیان سەرسام کردو و زیاتر ئاشنای مێژووی ئەمریکا دەبن. حەز دەکەم ساڵێکی تایبەتە. هەردووکمان ژیانمان لێرە لە واشنگتن دەست پێ کردووە و زۆر سەرنجڕاکێشە بەشداری هەموو بۆنەکان بکەین. مەنگۆلیا لاڤڵەند تەمەندە ساڵی وێڕای بنەماڵەکەی لە کەناری ڕۆژاوای پاڵمی فلۆریدا ڕاهاتوون بەشداری لە بۆنەکاندا بکەن. شاگەشکە بووم کە سەرۆک ترەمپ دەبینم و سواری چەرکۆفەڵێکیش دەبم. ڤانێسا خەڵکی ئایالەتی لویزیانا کە بۆ بۆنەی کۆتایی خوێندنی کوڕەکەی لە واشنگتنی پایتەخت بوو گوتی نەدەکرا بەشداری پێشانگاکە نەبێت و دەبینێت کە جەماوەر زۆر وروژاون. ئەڵبەت پێم خۆشە توانیم سەرۆک لێرە ببینم و هەرویستم لە یادی 250 ساڵە لێرە لە واشنگتن ئامادە بم. سەرۆک ترامپ لە کۆتایی بۆنەی ئەو شەو لە گوتارەکەیدا گوتی ئەم بۆنەیە دەستپێکی یەکێک لە هەرە بۆنە لە بیر نەکراوەکانی ڕۆژی سربەخۆییە کە وڵات تا ئێستا بینی بێتی.